چوارەمینیان ئەوەیە کە ئەم مەسحکردنەکە بۆ خوفدانراوە یان بۆ جۆرابدانراوە بۆ دەستنوێژە، بۆ غوسڵکردن نییە. لە کاتی غوسڵە ئەبێ دایکەنی و غوسڵ دەرکەی، ئەبێ جۆراب بێ خوف بێ، ئەبێ دایکەنی ئەوسا غوسڵ دەرکەی. ئەمە تەنها بۆ دەستنوێژە. بۆیە صفوانی کوڕی عەسال ئەیفەرموو: كان رسول الله صلى الله عليه وسلم يأمرنا إذا كنا سفرا أن لا ننزع خفافنا 3 أيام ولياليهن إلا من جنابة ولكن من غائط وبول ونوم. أي فرمو پیغمبری خوشوی صلى الله عليه وسلم أمري بيمانه کرد کوا اگر مسافر بین بو مانه تاسی روج خفک دانکنین، بلام نک بو جنابه بۆی کە ئینسان ئەگەر دەستنوێژەکەی شکیا یان خەوت کە دەستنوێژەکەی شکیا واتە بۆ دەستنوێژ. ئەمما بۆ جەنابە جایز نییە مەسحکەی لەسەر خوفین.